کۆبوین کە ڕێزی میوان بگرین و وابزان لە ناو کوردیشان ڕێزی میوان گیراوە بۆیە ئێمە بێ لێبوردە بین بەرامبەر هەموو کەسێک دایمە ئینسانی لێبوردە کەسێکی سەرکەوتووە هەرچی گەشتیارە لە ئێرانەوە لە بەغداوە لە هەر شوێنێکی ئەم وڵاتەوە لە جنوبەوە کە دێن ڕوو لە شارەکەمانەکەن و کوشاری هەولێر پێویستە ڕێزیان بگیرێت و خزمەتیشان بکرێت. ئەمە دەبینین کە گەشتیارێکی زۆر ڕووی لە وڵاتەکەمان و کوردستان نازەکەمان کردیا وێ دەبێ ئێمە زیاتر هانیان بدەین بۆی سەردانی وڵاتەکەمان بکەن بۆی داهاتێک بە خۆمان دەستەبەر بکەین لەو ڕێگەیەوە و زیاتر هانیان بدەین کە بێسەردانی وڵاتەکەمان بکەن و وڵاتی خۆمان بە پاک و خاوێنی ڕابگرین و ئێمە وەکو کورد ڕێبەریان بکەین و بۆی ئاسانکاریان بۆ بکەین لە ڕێگاوبانەکان و شوێنە گەشتیاریەکان. هەر هاوڵاتیەک هەر کەسێک کە ڕوو دەکاتە شارەکەمان ڕوو دەکاتە وڵاتەکەمان جێی خۆیەتی کە ڕێزی بۆ دانین جێی خۆیەتی کە احترامی بۆ دانین لێبردن لە ئەو گەشتیارانی کە دێنە ئێرە جاری وایە دەبینی دەبێ ئاگامانەیان بێ وەکو ئەو چۆن بڵێم ینی کەورێکە دێتە ئێرە غەریب و بیزەبت بۆ گەشتیاری هاتووە حەز دەبێ ئاگار لێ بێ احترامی بۆ دانی کاکە ژیان.